ژینگە پارێزانی سنووری چەمچەماڵ هاتوون بۆ سلێمانی و لە بەرامبەر پێنەدانی موچەکانیان لە بەردەم پارێزگای سلێمانی خۆپشاندانێکیان ئەنجامدا. سەودکردنی مافەکانیان لەلایەن کۆمپانیا حکوومەتەوە وای کردووە لە هەموو دەرگایەک بدەن. ئەوان گیرفانی خاڵی خۆیان پێشانی کامێرەکان دەدەن و دەڵێن گوزەرانیان لە مەترسیدایە و 4 مانگە موچیان وەرنەگرتووە. 4 مانگە موچەمان وەرنەگرتووە. بەڕاستی ژیانێکمان هەیە ناموارترین ژیانە. بەڕاستی ئەنیوامان لێ هاتۆ یەک شتێکمان بەدەستەمان تاکە چارەسەر ئەوە بوو کردمانە بەر هاتیم بۆێرە بە پارەی ماڵەمان ئەوەی ئەو سەو بەنجامان پێماوە ئەنی 4 مانگە موچەمان وەرنەگرتووە. نە حکومەت نە کۆمپانیا کەس ئاڕمان لێ ناداتەوە بە هیچ شێوەیەک ئەسین هەر شوێنێ دەرگامادێک داخەن جوابمان نادەنەوە. ئەمە لە مای 12 تقریبان یەک موچەمان وەرگرتووە. موچەکەمان 330,000 بووە. کۆمپانیەکان بەعام لەم وڵاتە زیاتر لەم سنوورە بەرەو ئیفلاسیە ڕۆن کارەکانیان پێ ناکرێ بەهۆی بە بیانووی ئەوەی حکومەت شایستە دارایەکانیان پێ نادا. ئێمەش کارمان کردو داوای مافی خۆمانەکەین ساعتوینێتە بەردەم ئەنجومەنی پارێزگا بۆ ئەوەی بکەونە خەمێک بۆمان. وڵی وەزعمان خراپ هەتا بڵێ وەزعمان خراپ خڵەخڵە ئەوها خێر و خێرخوازی پارەمان بۆ دێنن بەخوا بە تەمای حکومەتی پارەمان بداتە هیچ 4 مانگە دینارێکمان وەرنەگرت. چیتان پێڵن لەوێ ناڵێن بۆ پێتان نادەن. ئێمە پێمانیان وت 1/4 موچەتانە دەینێ پێش ڕەمەزان 1/4 بۆتە ئیساکە هەتا ئیسا جوابشمان نادەنەوە ئەو خاوەن کۆمپانیا جواب ناداتەوە حکومەت جواب ناداتەوە کەس جواب نادات. لەبەرەوە بڕیارەکە نایگرێتەوە ئێستا پارەی تری بۆ خەرجکردن بۆ سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت بۆ پێش جەژن ناتوانن هیچیان بۆ بکەن بەڵام دوای جەژن یادداشتی ژینگە پارێزان دەگەێنن بە وەزارەتی دارایی بەم جۆرەش بێت ئەم جەژنە دەبێت بەبێ موچە بەڕێ بکەن. وازەحە وەزارەتی دارایی ئەو بڕیارەی کە دەری کردووە لە سا 60 وەرگن لە سا 40 پاشەکەوت بەداخەوە ئەو کۆمپانیایی کە زۆنی دوکان چمچەماڵ لەسرە لە سا 60 بە زیادەوە وەرگرتووە. لەبەرەوە بڕیارەکە نایگرێتەوە ئێستا پارەی تری بۆ خەرجکردن بۆیە بێ وەزارەتی دارایی پیاچونەوەی بکات بۆ بڕیارەیە بۆی بتوان پارێکی تریان بۆ خەرجکردن بۆی ئەمانیش مافەکانی خۆیان وەرگرن. بەدڵنیایی بۆ خۆتەزانی ئێستا ئەمڕۆمە دەوام تاوە بۆ کۆتایی هاتووە بەیانیش پێنجشەمە بۆ خۆتەزانی ڕەنگە لە ڕۆژانی تریش دەوام زووتر تەواو بێ بەڵام ئێستا ئێمە پەیامەکە لە ڕێگەی بەڕێستانەوە لە ڕێگەی تەواوی میدیاکاران و کەناڵەکانەوە گەیاندووە بە حکوومەتی هەرێم و بۆ لایەنە پەیوەنددارەکەەوە. سنووری چەمچەماڵ بەهۆی بایکۆتی ژینگە پارێزانەوە خۆڵ و خاشاکێکی زۆری لێکۆبووەتەوە. جگە لە مەترسیە تەندروستیەکانی ژینگەی ناوچەکەش ناشرین بووە. ژینگە پارێزان دەڵێن تا مافەکانیان وەرنەگرن ئامادە نین کار بکەنەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیە سلێمانی.